ئەوە هەمووی دەگەینیا نعنی منداڵە قاسەی خۆی بینی لۆ خەڵکی سەمسەماڵداوە لە هەموو وڵاتیانی قەزای خەبات دەکەین بە پێی توانای یارمەتیان بدەن ئەوەی جێگای دەستخۆشیێت تەمەشا نمونە ئەو قاسە هاتنە سەزادەی خەڵک بە پەرۆشەوە یعنی متاوانەکە ڕۆبە خەڵک بداتمە 10 و 15 و 20 و 50 دێتەنەوە کەمپینە سێ ڕۆژ بەردەوام دەبێت لە زۆر شوێنیت کەش بە نمونە سێ سندوقی دادنێ ناو بازاری قەزای خەبات ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیان لە قەزای خەباتین دیارە لە قەزای خەباتیش وەکو هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستکراوە بە کۆکردنەوەی کۆمەک بۆ شاری چەمسەماڵی خۆشەویست لێرە خەڵکێکی زۆر هاتوون پارە کۆ دەکەنەوە و لێرە ئەو ئۆتۆمبیلانەی بێرەدا دەڕۆن پارە دەخەنە ناو ئەو قاسەی کە دانراوە بۆ کۆکردنەوەی هاوکاری وە لێرە خەڵک شت دەهێنی وەکو دەبینن بەتانی هێنراوە شتی دیهێنراوە کەمپینەکە تازە دەستی پێکردووە چاوەڕوان دەکرێت خەڵک زیاتر بێن و شتی زیاتر بێ دەسمە لا یەکێک لە ڕێخەرانی ئەو کەمپینە ئەگەر باسکەیت چۆن بوو ئەو کەمپینەتان ڕاگەیان سەرەتا بە خێراتنی پایتەخت میدیا دەکەن ئێمە وەکو هاوڵاتیانی قەزای خەبات هەستمان زۆر بە ناڕەحەتی خەڵکی چەمچەماڵی خۆشەویست کرد بۆیە بڕیارماندا کەمپینێک ڕابگەینین بۆ پشتیوانی خەڵکی چەمچەماڵی خۆشەویست ئەو کەمپینە چۆن دەبێتەوە چەند بەردەوام دەبێت وڵا ئەو کەمپینە سێ ڕۆژ بەردەوام دەبێت لە زۆر شوێنیت کەش بە نمونە سێ سندوقی دادنێ ناو بازاری قەزای خەبات سندوقەکان یەکیان لەکن شێخستاریەک کەشیان لەکن عاجیە سوەدیە یەکیشان لە ناو بازاری تەڕێ داوا لە هاوڵاتیانی قەزای خەبات دەکەین ئەوەی بە پێی توانە چەندە ئەوەندا هاوکاریە بینە لە سندوقەکان بە نمونە ڕوبعەکە 500,000 لەوان زۆر دەکات چاوەڕێ دەکرێت شتێکی باش کۆ بکرێتەوە لە قەزای خەبات وەڵی ئینشەڵا هەتا ئێستا خەڵکێکی زۆر هاتیە ئینشەڵا خەڵکی زیاتر دێت چونکە خەڵکی خەبات بەڕاستی خەڵکێکی زۆر باشە لە هەموو بارودۆخەک یارمەتی خەڵکی دای بەڕاستی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو دەبینن لێرە قاسەدانراوە لەسەر شەقامەکە و پارە کۆ دەکرێتەوە ئەگەر هاوکارم میکاگ برایم قاسە هەر ئۆتۆمبیلێک بێرە دابێ پارێتی دەکە سەرەتای کەمپینەکەی ئەگەر سەیریکەی بڕەپارەیە کۆکراوەتەوە باشە چونکە کەمپینەکە تازە ڕاگەنراوە ئەگەر باسکەی چۆن خەڵک بەدەم داواکاریەکانتان دێن چۆنە سەرەتا خەڵکەکە پێما و کەس پارە نەدا بەسکە هاتنە سەزادەی خەڵک بە پەرۆشەوە یعنی متاوانەکە ڕۆبە خەڵک بداتمە 10 و 15 و 20 و 50 دێتەنەوە ماشەڵا خەرکە زۆر خێرکەرە و زۆر یارمەتی دات کە هاو زمان و هاودینی خۆتە بەڕاستی دیمەنێکی چەمچەماڵ وای لە ئێوە کراوە پارەی بۆ خەڵکەکە زۆر بەڕاستی ینی زۆر خراپی مەسادە پێویستە هەمومان یارمەتی ئەم دەین و زۆر نەبوون بەڕاستی هەموو لایەک پێویستە لە هەموو شارەکانی کوردستان پێویستە و کۆمەکەیە بکرێتن بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو دەبینن وردە خەڵک دێوە پارە دەگەێنتە ئەو دەستەی ئەو کەمپینە خەڵکێکی یەکجار زۆرەوە دەیەوێ بەڕاستی ئەوە هەمووی دەگەینیا نعنی منداڵە قاسەی خۆی بینی لۆ خەڵکی سەمسەماڵداوە لە هەموو وڵاتیانی قەزای خەبات دەکەین بە پێی توانای یارمەتیان بدەن ئەوەی جێگای دەستخۆشیێت تەمەشا نمونە ئەو قاسە دەستیان خۆشببی نمونەیان زیادبی بە خێرمێن سەر چاوان دەستان خۆشببی پایتەخت میدیا هەموو بەڵێ مینەرانی پایتەخت میدیا ئەوە لە قەزای خەباتەوە وەکو پێی دەڕێن لای فلکەی ماسی چونکە هەر کەسێک دەوێت کۆمەک و هاوکاری خەڵکی چەمچەماڵ بکە لە سنووری قەزای خەبات دەتوانانی کۆمەک و هاوکاری بێنێتە ئێرە بگەێنێتە دەستی ئەو کەسانە.